ئەوەی کە پێوترێ علمانی یعنی کوفر، یعنی بێدینی، یعنی خوایە. تۆ بۆ عەزەمەت و گەورەیی خۆتەوە ئەم ئەرز و ئاسمان و ئینسان و حەیوان و درەخت و دار و بەرد و دروست کردووە بکەوتی خوایەتی نایی، نازانی ئێمە چ باسە. ئێمە یەکی عەقڵ فراوانی خاوەن دکتۆرا و ماستێر لە تۆ باشتر ئەزانین یاسا بۆ خۆمان داڕێژین. تۆ فەرموو بچۆ دەرەوە، ئێمە خۆمان نەزانین خۆمان بەڕێوە بەرین. ئەو عاقڵانەی کە لەگەڵ جەمعێکی ئەلمانیان و پشتگیریانەکەن با جوان لەم پەیامە تێبگەن. بە زمانی حاڵ بەخوا ئەڵێن خوایە تۆ بە کەوتی ئەوە ناییت یاسا و ڕێسا بۆ ماڵەکانی ئێمە و بۆ کۆمەڵگای ئێمە و بۆ دەستوری و یاسا و مەحکەمەکانی ئێمە دابنی، خۆمان باشتر لە تۆ زانین. ئینسانێک کە خوای گەورە لە یەک نوتفە دروستی کردووە، لە یەک ئاو دروستی کردووە کە بە چاو نابینرێ، ئەم هەموو وردەکاری و جوانکاریەی تیادا ڕشتووە. اینجا تۆزێک خۆمان گرت و خۆمان ناسی، خوامان لەبیر شۆوە، هەموو شتێک حەقێکی هەیە. ئەڵێن حەقی ئینسان، حەقی ژن، حەقی مناڵ، حەقی لەناو ئێمەیە بەس شتێک نییە ناوی حەقی خوا بێ. ئێوە ڕۆژێکتان بینیوە خەڵک یادی خوا بکاتەوە؟ حەقێکتان بیستووە بڵێن ئەمە حەقی خوایە؟ کافرەکانی قوڕەیش هاتن محەممەد ئێمە ڕۆژێ خواکەی تۆ ئەپەرستین، ڕۆژێ خواکەی ئێمە. هەتا خوای گەورە قول یا ئەیوهە الکافرون دابەزان. ئیساکێنە بێدینەکان ئامادە نین ڕۆژێک لە ساڵەکەیە یادی خوا بکرێتەوە.